چارەسەرێکی نوێ بۆ شێرپەنجە دۆزرایەوە. گڕۆپێک لە زانایانی زانکۆی سەرفرۆریدی بریتانیا لە مانچستەر ئاشکرای دەکەن ئەو مادە کیمیاییایی کە لە گوێچکەی ماسیدا هەیە یارمەتی چارەسەری جۆرەکانی شێرپەنجە دەدات بە تایبەتی لە منداڵ. ماڵپەری سکەی نیوز براوی کردوتەوە ئەو جۆرە شەکرانەی کە لە گوێچکەی ماسیدا هەنا هەمان کاریگەری ئەو مادە کیمیانە هەیە کە بۆ چارەسەری شێرپەنجە بکاردەهێنرێت. لە توێژینەوەکەدا ئاشکرا کراوە ئەو مادە کیمیاییایی کە لە گوێچکەی ماسیدا هەیە کاریگەریەکی باشی هەیە بۆ چارەسەری شێرپەنجە لە منداڵ و کەمکردنەوەی مەترسیەکانی بەڵاوبوونەوەی شێرپەنجە بە بەراورد بەو دەڕەمانەی کە لە ئێستا بۆ چارەسەری شێرپەنجە بکاردەهێنرێن. زانایان تاقیکردنەوەیان بۆ جۆری ئەو شەکرانە کردووە کە لە گوێچکەی ماسیدا هەن بۆ چارەسەری شێرپەنجەی خوێن و مەمک و سیەکان و کۆڕۆن بۆیان دەکەوتوتە ئەنجامەکانی ئارێنی بوونە. دکتۆر دیڤید بە گەورە توێژەر و بەڕێوەبەری دامەزراوەی کیت سکانی خێرخوازی بۆ توێژینەوە لە شێرپەنجەی منداڵان دەڵێت ئەو ڕێگەیە چارەسەری خانە شێرپەنجەکان دەکات و دەبێتە هۆی لە ناوبردنی ئەو خانانە و ڕێگریکردن لە بڵاوبوونیان.